دۆسەی کۆچبەران دەست پێەکەین 92 کۆچبەر لە بەلەمێکدا بەڕووتی لە تورکیاوە ڕەوانەی کەنەراویەکانی یۆنان کراون. بەرپرسانی یۆنان تورکیا تۆمەتبارەکەن بەوەی ئەو کۆچبەرانیان ناچار کردو بەڕووتی بپەڕنەوە بۆ یۆنان، یانی جلیان لە بەرا داکەنن. هەمووی ئەوە بێنەکەیە. پۆلیسی یۆنان ڕایگەیاندووە پاسەوانی سنووری تورکیا بە زۆر جلیان لەبەر کۆچبەرەکان داکەندووە، ناچاریان کردوون بەڕووتی بچنە دیوی یۆنانەوە. هەروە ئاماژەی بەوە کردووە ژمارەیەک پۆلیسی یۆنانی ڕۆژی هەینی کۆچبەرەکانیان بەڕووتی دۆزیوەتەوە کە هەندێکیان برین بەژەستەیانەوە بووە. بە بەلەمی پلاستیکی لە ڕووباری ئێڤرۆسی نێوان هەردوو وڵات دەرباز بوون بۆ نێو یۆنان. کۆچبەرەکان بە فرۆنتێکس ئاژانسی سنووری یەکێتی ئەوروپایان گوتووە لەلایەن تورکیاوە بە ناچاری سواری سێ ئۆتۆمبیل کراون گوێزراونەتەوە بۆ سەر سنوور بۆ ئەوەی کە لەوێ بەڕووتی بچنە یۆنان. کۆچبەرەکان شاهدیان داوە کە پێشەوەی سواری بەلەمەکان بن ناچار کراون هەموو جلەکانیان داکەنن. پۆلیسی یۆنانی دەڵێ جل و خواردنیان بە کۆچبەرەکان داوە. ئۆتێس میتاراچی وەزیری کۆچبەرانی یۆنان دەڵێ ڕەفتارە هەراسانکارەکانی تورکیا هەموو سنوورێکیان تێپەڕاندووە. ئەو وەزیرە ڕۆژی شەممە وێنەیەکی کۆچبەرە ڕوودکراوەکانی لە تویتەر بڵاو کردەوە، نووسیوێتی ئەوە لە تویتەکەیەتی ببینی لەسەر شاشە لەگەڵ وێنەی کۆچبەرەکان. نووسیوێتی ڕەفتاری تورکیا لەگەڵ 92 کۆچبەر کە ئێمە لەسەر سنوور ڕزگارمان کردن شەرمەزاریە بۆ شارستانیەت. چاوەڕێی ئەنقەرە دەکەین لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکات و سنوورەکانی لەگەڵ یەکێتی ئەوروپا بپارێزێ. لە ئەسیناوە ڕەنج پشدەری چالاکڤان لەگەڵمانایە، زۆر شارەزای کاروباری پەنابەرانە. کاک ڕەنج سوپاس کە لەگەڵمانای. ئەم ڕووداوە کەی بووە؟ وردەکاریەکەی زانیت؟ بەڵێ کاک هەوڕاست ئەم کاتێک تۆ بینەنانیش باش. ئەم ڕووداوە ئەتوانم بڵێم 14 مانگ ڕۆژی هەینی ڕوویداوە لەنان میدیاکان سەرەتا لەنان میدیاکانی یۆنان بڵاوکرایەوە. دواتر هێزی دەریاوانی یۆنان ڕایگەیان کە توانیویانە لەگەڵ هێزی فرۆنتێکس 92 کۆچبەر بدۆزنەوە کە لەنان وڵاتی تورکیا بە چووپێک ڕەوانەکراون. هەرچی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی یۆنانە بە درێژی باسی ئەم بابەتەی کردو باسی لەوە کردو کە ئەوان زانەری تەواویان پێگەیشتووە لەسەر کۆچبەرانە کە پێشتر خرانوتەنە ناو سیارێکی سەربازی ڕەوانەی سەر سنووری تورکیا کراون، سنووری سەربازی تورکیا و یۆنان. دواتر لەوێ جگەلەوەی کە تونتوژیان بەرامبەر کراوە جلەکان و تەواوی ئەشیا و مۆبایلەکانە لێ ساندوون، ستوێنێتە ناو چووپێک ڕەوانەی ناوخاکی یۆنان کراون. هەرچەندە وەزیری کۆچ و کۆچبەرانی یۆنان بە توندی ئینداری ئەم کارێک کردووە، باسی لەوە کردو کە ئەمە یەکەم جاریان نییە تورکیا بەرامبەر بە کۆچبەران دەیکات، مافی مرۆڤ پێشەل دەکات. لە چەند هەفتەی پێش و کاکە ڕاست ئەمە نەمەوێت ئەمەژە بە شتێ بدەم، چەند هەفتەی پێش و وڵاتی یۆنان وتی من نایشارمەوە کە کۆچبەرێکی زۆرم ڕوانەی وڵاتی تورکیا کردوتەوە، لەبەرەوەی پێیان ڕاگەاندوین کە بلۆکیان بکەین، دیپۆرتیان بکەینەوە، بەڵام هیچ کاتێک ئێمە مافی ئەومان بەخۆمان نەداوە کە خەڵک بخینچێنی. لەو بەشەی کە نردویان نەتەوە دوو چووپیان لە ناو خاکی تورکیا جیالەوەی کە وڵاتی یۆنان بە سەلامەتی دیپۆرتی کردنەوە. هەموو مافێکی ئەمە مشتومڕێکە کاکڕەنج لە نێوان هەردوو وڵاتە کە تورکیاش جارجار یۆنان بەوە تۆمەتبارەکە کە بە بەلەمەکانیان بەوەی نزیکی چووپی کۆچبەرەکان دەبنەوە بە هەوڵی ئەوەی کە یا بیان ترسێن جاری واشێ ژیانیان نەخەنە مەترسیەوە. لەسەر ئەو وێنەیە زیاتر قسە بکەین. کوردیان تایە خەڵکی کوێن ئەوە ئاشکرا بووە؟ ئەوەندەی کە باس لەوە دەکرێت زیاتر خەڵکی عراقی و سووریان، بەڵام بە دەقیقی باسی لەوە نەکردو کە کوردن یاخود عەرەبن، بەس باسی لەوە کردو کە سووری و عراقین ئەو کۆچبەرانە. لەبەرەوەی ئێرانی و ئەفغانی تا ڕادەیەک لە وڵاتی تورکیا دەتوانن بمێننەوە کەیسەکانیان یەکلای بکرێتەوە، بەڵام سووری و عراقی یان جگەلەوەی دیپۆرتی وڵاتی خۆیان دەکرێنەوە، هەندێکیان دیپۆرتی ئیبراهیم خەلیل دەکرێنەوە، بەڵام ئەم کارە بەرامبەر بە سووری و عراقیان کراوە ئەم جارە. بەڵێ لەکوێن ئێستا چارەنووسیان چی ئەوانە؟ ئەوان لە خاکی یۆنانن، لەوێ خواردنەوەیان پێدراوە و پێشیان وتراوە کە توانە ناو خاکی یۆنان بمێننەوە، داوای مافی پەنابەرەتی بکەن و هاوکاری بکرێن. ژمارەیان چەند بووە؟ زیاتر لە 90 کۆچبەر بوو کاک هاوڕاست. بەڵێ سوپاس دەکەم کاک ڕەنج پشدەری چالاکڤان لە ئەسیناو لە یۆنانەوە لەگەڵمانە بووی. سپاس دەکەم.